سڵاو ڕێزم هەیە لە خزمەت بەرپرسانی ڕێکخراوەی بەڕێزی کورتشۆپ و هەروەها سپاس و پێزانین بۆ دابینکردنی ئەم خەڵاتیە لەلایەن ئەم ڕێکخراوە. بێگومان دامەرزاندنی خەڵاتانی لەم تەشنە بنەمایی کە بۆ سیستم سازی کوردستانی وەک دەبینین لە ساڵانی ڕابردووە هەم لە کوردستان و هەم لە دیاسپۆرا نەتەوەی کورد هەنگاوی ناوە بۆ ئاراستەکردنی بایەخەکانی خۆی لە چوارچێوەی ئەم سیستم سازیە و ئەم ڕێکخستنانە هەنگاوێکە بۆ جێگیرکردنی هزر و کۆمەڵگایەک ڕزگاری خواست، کۆمەڵگای کە بەدەر لە ڕێکخستن و جمگەبەندی گوتارانی سەردەست تێکۆشان دەکات بۆ ڕێکخستنی خۆی و گوتارسازی لە پێناو بەدیهێنانی ئامانجەکانی خۆی. کەواتە دۆسیەی زارا محەممەدی وەکو دۆسیەیەکی نەتەوەییە کە کوردستانیان بۆ بەرزکردنەوەی خواستنەتەوەیەکانی خۆیان ئافراندویانە و لە ئەم گۆڕەپانە تاکی زارا محەممەدی گرنگ نییە و ئەوەی گرنگ بێ هێماییکردنەوەی ئەو خۆڕاگریەیە لە پێناو گێڕانەوەی کوردستانی و بایەخمەندکردنی خواستنەتەوەیەکانی نەتەوەی کووردە بۆ بەرەکانی داهاتوو. هەر بۆیە لێرەش پیرۆزبایی ئەەکەم لە خاتوونی بەڕێزی ئامینە ئەمەر کە براوەی ئەم خەڵاتەیە و هیوادارم هەر تاکێکی کوردستانی کە کاریگەری لەسەر نەتەوەی کورد هەیە بە شێوەیەکی بایەخدارانە سەیری ڕابردووی خەباتکارانەی نەتەوەی کورد بکات و هەمومان پێکەوە بتوانین خەیرێکی گشتی کوردستانی بۆ نەتەوەی کورد بخولقێنین کە تاک بە تاکی نەتەوەی کورد وێڕای ژیانی ئازادانە و تاکەی خۆی بتوانێت لە پێناو ئەم خێرە گشتیە چالاکی و ژیان بکات. دیسانەوە سپاس و دەستخۆشی ڕێکخراوەی بەڕێزی کورتشۆپ ئەەکەم و هەروەها پیرۆزبایی ئەم خاتوونە بەڕێزە ئەەکەم.